لا سردمي الشيخ محمودة لسليماني كابرايك بنا بازار أروى إيكي بلم مثقف وشتاني بابلي بس عاقلة به بنا بازار أروى دانيك خويشتك أروى شقيكي تيالها ئەمیش خۆی ناخاتە ڕێزەی ئەوە دەسەکە بە گیرفانی عانەیەکی هاتێ عانە وسا پارە بۆ قیمەتی هەبوو خەڵک تێناگا بۆ عانەیە هەڵە کابرا هەر لێ وەستاوە ئەوەی پێ ناچێت یەکێک سمێڵێکی زل سەر و عەمامەیەکی مەزبوط پشتێنێک و خەنجەرێ بێرەوەی ئەم کابرا ئەحمەقەش هەڵێ ئەوە شەقێکم تێڵا کابراایەکی ئەفەنی بوو عانەیەکی یامێ ئەمەتی هەڵم لەوانەیە ڕۆپیەکم باتی لاڵە کاگاتە بەردەمی گوژمێنێتە یەک شەقلەوی ژەڵێ ئاویژی یەک خەنجەرەکە بەسەر دڵێ کوژێ بۆ شەقیت دەڵێ ئێستا ئەو چی لێ کرد خۆی ئەو دای بەکوشت عاقڵ لێی گەڕا بۆ کەسی خۆی حەقی خۆی بە کەسی خۆی کردەوە بۆی پاریدا بەردەوام بەدەسەرکردارەکە و بینمەوە ئەو بینەوە دەرەنجامەکەت چیە بێت ها جاوێ بەڕاستی لی گەڕێ بەو ڕقەیەوە بمێنێتەوە تا خۆی خواتەوە خۆی فۆتێنێ